یاسای چاکسازی لە خانەنشینی پلە باڵاکان کە ئێستا لە پەرلەمانی کوردستانە حکوومەت و پەرلەمانیش دەڵێن یاساکە سوودێکی زۆری بۆ خەڵکەیە و لە بەرژەوەندی خەڵکە. من دێم لە ناو خەڵکم لە خەڵکە پرسم کە یاساکە لە بەرژەوەندی ئەوانە و بۆچوونی خەڵک لەسەر پرۆژە یاساکە چییە؟ لەسەر یاسای خانەنشینی چاکسازی پێت وایە یاساکە چاکسازی تایە بۆ خەڵک؟ وڵاتێکی شاری هەولێر بەڵێ ئەمن بە هیچ شێوەیەک لەگەوەی دانیمە ئەندام پەرلەمانێکی گەنج کە دکتۆرای هەیە بە 6 میلیۆنی خانەنشین بکرێت بەس پێشمەرگەیەک 30 سارخەباتی کردووە ئاسایشێک ئەمن و ئاسایش شەو و ڕۆژ ئەمن و ئاسایشی شاری لەبەر بە 250,000 دینار خانەنشین بکرێت. ئەم پێت وایە جیاوازیەکرێت؟ بەڵێ زۆر جیاوازش دەکرێت بەڵام هیچ خەتایوانە خەتا ئێمەیە. چکە تو لەگەلە ماڵەکەی خۆت میوانێک هات لە دەرکەی لە نەگەڕێبێتە زۆر باشترە نەک هاتە ماڵەکەی خۆت دەریکەی بە ئەمە لە بدایەتی وە دەنجیان پێ نەدەی کە کەنجێک تو دکتۆرات هەبیتن و ئەو ڕۆکە بە 4 میلیۆن و یعنی کاکەزانێک ئێستا لە ناو پەرلەمان شەڕی گەنجەکان لۆ خۆیان دەکەن لۆ خانەنشینی ناکەن. یعنی شەڕ بۆ خەڵک ناکەن؟ شەڕ بۆ خەڵک ناکەن لۆ خۆیان شەڕ بۆ خەڵکەکەن نەخێر شەڕ لۆ خۆیان دەکەن دەرێن ئەمە گەنجەکان و ئەڵێن یاسای چاکسازی بۆ خەڵکە. ئەخە چاکسازەکە لە چێن دەر بە 250,000 دیناری ئاخر زۆرەکەی 500 بوو هاتە 400 ئێستا نایتانە 300. یعنی ئەوە کار لە چێن دەرەوە؟ ئێستا یاساکە لە پەرلەمانە حکوومەت ناردێتە پەرلەمان لە پەرلەمان ئەتوان دەستکاری بکەن ئەتوان لە بەرژەوەندی خەڵکەوەی بکەن. پێت وایە لە پەرلەمان لە بەرژەوەندی خەڵک لە بەرژەوەندی بۆچی ئەوە نیە یاسا خۆیان مانوو کردووە خۆیان عەزێداوە نایکرد لەبەرەوەی مەسلحەتی خۆیان بەو ملەتە نادەن. ئەو جەماوەرە خەتای جەماوەرە مەسلحەتیوان لە چییە؟ مەسلحەتیوان لەوەیە ئەو جەماوەرەی ئەو هەبچە وسێنەوە پارەی بۆ خۆیان وەرگرێت. جەنابەت فەرمانبەر یا خانەنشین؟ ئەمن فەرمانبەر بوو خانەنشین بوویمە بەچەند 27 سال خزمەتم هەبووە بە 229,000 تەقاوت بوویمە. باشە ئێستا پەرلەمان دەیەوێت یاسای خانەنشینی چاکە بیکا بە 300,000 هەرچ نییە بەس هیچ نییە خەداعەت ناکەم ئەوەش بکە بەڵام بۆ خۆیان یا مەسەن یاسای خۆیان حسابی خۆیان لەگەر خەرک جودایە چکە ئەوان کوڕی ئەو خەرکە نینە لە ناو خەرکە ناژین ئەوان بەو خەرکە رازی نینە بەس ئەو خەرکە بەوان رازیە نەکو ئەوان خۆیان لەو خەرکە گەورەتر دەزانن. بەڵێ ئێوە ئەڵێن چی زانن ئەمە وا تەسەوڕ دەکەم ئەو خانەنشینە لە بەرژەوەندی خۆیان نییە لە بەرژەوەندی خۆیان دەیکرد لە بەرژەوەندی خەرک نایکرد. ئێوە ئەڵێن چی یاسای چاکسازی لە پەرلەمانە پێتان وایە یاسایەکی باش بێ؟ وەڵای من وەکو پێشمەرگە من پێشمەرگەم بەڵێ وەکو پێشمەرگەیەک تاکیدم کە ئەگەر بکرێ باشە بەڵام نایکەن بۆ لەبەرەوەی پەرلەمانتارێک مانگی 8 میلیۆن مەعاشەتی پێشمەرگەیەک لە جەبەیە 500,000 مەعاشەتی یعنی ئەو خانەنشینەکرێ 50 میلیۆنیێنێ پێمانگی بە 5 میلیۆن پێشمەرگەیەک خانەنشینکرێ 250,000 یێنێ کەم ئەندامێک 100,000 یێنێ یعنی ئەمە لە چی وڵاتێکا بووە حکومەتێک بەم حکومەتە تا ئێستا 2 ساڵ نەیتوانی بەرمیلێ نەوت با بە خەڵکەکەی خۆی ئایا ئەتوانی چاکسازی بکەن نە لەبەرەوەی کە کراوە بە وەزیر مانی 5 میلیۆنیە بەخوا لەخوانەوە نزیکە ناکرێت 8 میلیۆنی هەیە 5 هەیە منەڵم 5 تۆڵی 8 میلیۆن ئەنجا ئەوەی کە ڕۆژێک وەزیر نەبووە بە وەزیر خانەنشین عەمید نەبووە بە عەمید کراوە لیوا نەبووە بە لیوا کراوە داواکە یاسای چاکسازی سوودی هەبێ بۆ خەڵک نەک بۆ سوودی هەبێ بۆ میلەت لەبەرەوەی بیژەوەندی میلەت لەسەر هەموو تاکەکانی مەسئولین و بەرپرسان ئێستاکە ناکرێت مەسەن تەقاوەتی 180,000 250,000 وەردەگری یەکەشکە 8 میلیۆن 9 میلیۆن وەگرێ لێک نزیک بوویتەوە مەسەلەکە سەرەوەتر لە بۆ خوارەوەتر لۆ سەرەوەتر یعنی دوای ئێستا جیاوازی هەیە لە بینی خانەنشینی بەڵێ زۆر یاسایی و پلە باڵاکان زۆر جیاوازیە ئێستاکە لە زۆری ئەو خانشنە وهمیە بندیوار و ئەوانەی سێبەرەکان لابردرێ خەڵکەکە زۆر ئارەزوومەندە مەسەلێ وەکو برادرێت تازەگوتی مەسەلێ هەیە بە پلەی زۆر سەیر و سەمەرە بە لیوا بە ڕاوێژکار بە خەبیر بە وەزیر متقاعد يك بريه نسرا يعين بمستشار ويتقاعد بالمستشار يعني براوشكار تعين كريب براوشكار تقاعد دكري يكمل فيها 4 مليون 6 مليون لو برايتوا خاني شي 150 زور باز يجلزي بيتوا مثلا ك استا برلمان 16 راتبي كلي تقاعد دبي موظف 16 اسمي تصور كتسلك دوره 16 كل ما باش 10 مليون وقري 6 مليون وقري لو تبدا 5 مليون و800 بس موظف 2 مليون وقصود وقري لو 800,000 يعني 16 كل له برلمان دكري لبو
موظفی هەشتای سپی دەکرێت بەڵێ، دەست خۆش بێت. ئومێدەوارین ئەو چاکسازیە تاقیدیشم بە زۆرینەی دەنگ دەڕوێندرێ دەستخۆشیان لێ دەکەینی سەرکەوتون ئینشاءالله بەڵێ ئاگام لێ ئەوت نایکەن چاکسازی ناکەن مناقەشەت بوو لەگەڵ ئەو برادەرە دێ پێت وایە دەکرێت قسەکان کە بۆ ئەو ئەکرێ بەڵام لە بەرژەوەنی ملت ئەگەر ببێت زۆر باشە بەس ئەبێ ئەبێ ئاخمی ئەو من لە تۆ پرسیان پرسم تۆ پێت وایە بیکەن لە بەرژەوەندی خەڵک بەخوا ئەگەر دەنگدانی تەواتی لەسەری بە پێ ڕێژی دەنگدانە ئەگەر زیاتر بێ ئەبێ نە زیاتر بێت بەڵێ یاسا چاکسازی لە پەرلەمانە ئەوێت چاکسازی بکەن لە موچە و دەرماڵە و خانە نشینی باشە بۆ خەڵک ئەگەر لە بەر خەڵک بیکەن باشە تۆ پێت وایە بۆ لە بەر خەڵکێکم بۆ ینی خەڵکی فەقی ڕۆژارەکە سوودی لێ بینێ دەکرێتن لۆ فەقیوەکانە ئینشەڵڵا ئینشەڵڵا تۆ وەڵی چی قوربان والله ئینشاڵڵا دەکرێت واگات لێ خەرکە بەس بە قانون بکرێ بە قانون ئارێ وڵە ئێستا نەک کابراایك 8 ملیۆنی وەگری حەشا 200,000 معاشە بە موقت تەعین بووە ناکەنە ڕسمیش ئەو غەدر نییە ئەی خانە نشینی ئێخانە نشین حەقوانێ لە 500,000 کەوتبی ئەی زیاتر زۆرەکان پلە باڵاکان لە بارەکان با ملیۆنی نیوەگوی لۆ زیاتر بی ئەوەی وەزیرە نابێ زیاتر بێ ناگوناها زیاتر زیاتر بێ وەزیرە و با ملیۆنی نیوەکش بەسە لۆ 2 ملیۆن بەسە زیاتر گوناها هذه هي 200,000 معاشة الآن وقنانيها يعني بيتان وايد جوازية زور زي قال لك زولا كابرايك تعيم بوا بازا صار تعيم بوا ترفيع راوس تا او حش صار له انك 900,000 معاش ورقدي 650 ورقدي له او ترفيع عينادن يعني باش كفتي سوا باش كفته ترفيع حش صار ترفيع كذا كابرا باشە پەرلەمانەوە چەندێکە خەریکە لیژنەی پەرلەمان و ئەوانە خەریکن یاسا چاکسازیەکەین بۆ خەڵک لە بەرژەوەندی خەڵک خۆمانمان و کردووە شەو نخونیمان کردووە ماندوو بووین خۆمان ئەوە کردووە پێتان وایە چاکسازیەکە بۆ خەڵک نییە هاتە ماڵەوە دەنگمان پێیدا هەموو دەنگەکانمان پێدا ئێستا تەلەفۆنی بۆکەم جواب ناداتەوە ئێتر چاکسازی لە چێک لە منێکە ئەگەر لە منێکە بانیکە ئەگەر دیفاع لە منەکە هەر نایکە لە من هیچ ئەندام پەرلەمانی دیفاع لەو فەقیر و هەژارە ناکەم چیەکە لە بەرژەوەندەکانی خۆیەکە خۆی 5 ملیۆن وەرەگرێ خانەنشینە بێ 50 ملیۆن وەرەگرێ من خانەنشینەم 230,000 27 ساڵ پێشمەرگەم خاوەن 5 شەهیدیشم تۆ پێشمەرگی و پەرلەمانتارە ئێوە پەرلەمانکارە بەدەنگی من بۆیە پەرلەمانکار ئەوانەی کە لەگەڵ توە کار ئەلێرە مقابلەی خەڵکیانە کرد بەدەنگی من بووە چونە جێەکەی ئەو جێکی ساڵێ دانیشتون يعني كودبي مثلا برلمانتار ب 4 سال اندام برلمانه ب 4 سال يكسر 5 مليون 6 مليون بتقاعد خانه نشي چۆن بێ باب قرته سركاري خوي وظيفه هي باب قرته وظيفه اگر وظيفه نيه با حتى صارت معاش بدني حتى وظيفه شيلو دريته واذا كري كابرايك 6 سال خدمتي هي ب 500,000 خانه نشي مكري كابرايك ب 4 سال ب 4 سال يعني 6 مليون خانشی 5 مليون خانشی مکری زۆریشە زۆر طبقات دروست دەبی دەڵێ دەبمە پەرلەمانتار دوایی چۆن بچمیشێکتر بکەم مثلا لو يعني عيبه كابرا مثلا استاذ جامعي بستوى جامعي كابرا موظفه دستوى موظفاتي لو عيبه لبرتس يعني ادو بخونا اما خدمتي خلشين اي خدمت كردن خوارنا برلمان ناكري كاكا خو خدمت كردن لدروي برلمان دكري بتان وايا جوازي هي زوريش دعوات شي لبرلمان والله دعوات بو رجي نبيت دبي يعني اگر بخوش ناس ما تسن خبيره شي لولاتاني دراوس اواني كراتبيان لقى راتبي ما مثلا لو شويه بابين تحديد بكن بزان لسطات سن باشا مثلا نك طبقات دروس بطبقه تواتو لبن عردي بطبقه شربستي جنابت پێت وایە یاسای خانە نشینی لە پەرلەمان لە بەرژەوەندی خەڵک بێ ئێستا پەرلەمان خۆی ماندوو کردووە حکوومەت 26 سال و 6 مانگ مێهێنا 330,000 وەرەگرم کابراش لاقیاوی سەلاقی 7 ملیۆن وەرەگری 26 سال و 6 مانگە بەس دەنا قوڕاوێدا بوویمە لە دایر ئاوێ بە چەند تەقاوت بووی بە 330,000 وەرەگرم ئەری بەخوا ژیانە ڕوا بە 330,000 کا ژیانە ڕوە ئەی کێ قاچی لەسەر قاچدانێ و کوا هەیە لە وڵاتە قاچ لەسەر قاچدانێ و 8 ملیۆن وەرگێ هەیە لاقیە لەسەر لاقیدانا 8 ملیۆن 7 ملیۆن وەرەگری چلۆم نەکا برێداخوا چلۆم نەکا ئەو تووەڵی چی لەولاوە سەر بۆ خۆیان دەکرێت بۆ کەس ناکەن هەموو زیدی فەقیرینە بۆ زدی فەقیرن باشە تیان و فەقیر بم برێ وەرە 30 سال سلو فەقیر تا خەریکی یاسای چاکسازی شاد چاکسازی خوادەوامێ و کەسی بدا کە لە ساحی فەقیریە بەخوای زانتیا وەژگەوت عام کەلا بەس لۆ خۆیان بەس لۆ زەمات عزمی لۆ خۆیان لۆ کەسکەنیە بەڵێ هەموو درۆیە چاکسازی ناکرێت